دنابا فيتشر أمدا أمي ويكيجي بزانبن تيبك هيا بخوا ده حمو زرابن كردي ده نينة سنة ده هورامي ده هيا أما دنا فيتشر ده ناس بكن پرسیم لە ئاسن سەڕی سەنگینی لە کام خەسڵەتی خۆتا ئەبینی گوتی نەبەهاو نەقەشەنگیمە خەسڵەتێک هەم بێ هەر بێ دەنگیمە من هەر لە کۆتایی قۆناغی ناوەندیەوە حەزم لە خوێندنەوە و نووسین بووە لە دووی دارالمعلمینەوە لە ساڵی 1960 دەستم کردەوە بە نووسین هەتا ئێستا هەر بەردەوامم زیاتر لە 65 کتێبم نووسیوەتەوە لە بوارە جیاجیەکانە و ئەم ساڵ هەر لەم هاوێنەدا 9 کتێبم چاپ کراوە سیانیان دیوانی شعرینەوە تا دامناوە لەسەر ڕێزمانەکەەوە ڕێزمانەکەش 6 بەرگە 5 بەرگی ڕێزمانی هەورامی و بەرگێکیش چۆن ئیملای هەورامی بنووسین چۆن ڕێنووسەکەی بنووسین زمانی هەورامی زمانێکی زۆر ورد و سیر و عەجیبە بەو جۆرەی کە پێویستە لەسەری بنووسرێ نەنووسراوە منیش هەوڵمدا بە پێی توانای خۆم و پێی ئەو معلوماتەی کە هەمە دەست پێ بکەم لە ساڵی 2006 و 7 ئەوانەوە دەستم پێ کردەوە یەکەم بەرگم لە ساڵی 2010 چاپ کرا لە ساڵی 2010 وابزانم بەرگی سێ هەمم بۆ چاپکرا ئیتر نەمتوانی بیکەمەوە مایەوە بەڵام بەردەوام هەر لەسەری بووم بە تازەم کردوتەوە ئیتر 1-2 ساڵی لەمە پێش تەواوم کردن بوون بە ئیملاکۆ بوون بە 6 بەرهەم دوجار ئەم کۆتایی مانگینۆیە وەزارەتی ڕۆشنبیری چاپی کرد و ئەوە تا ئێستا لەبەردەستایە زمانی کوردی چوار لەقەیەکیان گۆرانە و بەشێکیش لە گۆران هەورامیە ڕۆژێ لە ڕۆژانیش بۆ ماوەی 7 قەرن 700 ساڵ زمانی یەکگرتووی ئەدەبی ملەتی کورد بووە دەی ئەبێ ئاوری لێبیتەوە نەهێڵی بفەوتێ زیاتر لە 25 ساڵە خۆم یەکلایی کردوتەوە بۆ نووسین لەسەر ئەو زمانە و کەڵتوری ئەو ملەتە توانیمە بەرهەمێکی چاک پێک بێنم چونکە پێش ئەوەی دەست بە ڕێزمان دەستمدایە پەندی پێشینان 4 بەرگ پەندی پێشینانم نووسی لە هەورامیە بە شەرەحکردنەوە کە ئەم نووسیەوە سەیرەکەم نەگووشەیەک 4 حرف 4 دەنگمان هەیە ئەم 4 دەنگە حرفیان نییە حرفیانە و ئەگەر لەوە پێشکەنووسیمان ئەو ئیملە هەورامیە بەڕاستی بەڕاست دەرناچێ کەسێکی نزیکم هەبوو مامۆستا و مۆدەڕێس بوو پێم وتم قەزیەکی وا من ئەبینام کە بۆم باسکەوتی وەڵاهی ڕازەکەی منیش بۆ ئەو 4 دەنگە 4 هەر لە حرفەکان مێنا بەڵام شتێکی زیا ئەخەیتە سەریە ئەیخەیتە خوارەکەی دەرچوو یەکێ لەوانە حرفی دالە ئێمە لە هەورامیەکانە هەروەکو دالمانەیە حرفێکی ترمان هەیە بە ناوی تەنها هەورامیەکانە توان تەلەفۆزی بکەن یا کەسێک کە باش هەورامی بزانێ ئەوسا ئەمان نووسی دێدێ یعنی خوشکی گەورە بەڵام ئەڵێن دێدێ هەروەکو یەک ئەنووسرێن دێدێ یعنی باوەژن لەکوێ و خوشکی گەورە لەکوێ لەسەر ئەوە 3 نقطەمان کرد ئەبێ بە هەروەها یەکیشمانەیە یی ناوەڕاست و یی کۆتایی ئەمەش وەختی خۆی حوتێکمان لەسەر ئەنووسی مەسەلەن ئەمانوت کناچێ یعنی کچ کوولەکە یعنی کوولەکە بیرم کردەوە ئەوش هەر بازنەیەکی بشکۆلەم لەسەر کرد چونکە ئەگەر حوتەکە بێ دووشت دەنوێنێ یەکەم کناچێ یعنی یەک کچ کچەکەش نەناسراوە دەی ئەمە ئەو معنایی نەئا بەدەستەوە بەڵام ئێستا هەورامی هەرچی بەدەم یابێت زۆر بە ڕێکوپێکی ئەنووسرێ ئەنستیتۆتی کوردیش هەر وەریانگرت و ئیتر لە ڕێگەی ئەنستیتۆتی کوردیشەوە یۆنسکۆش هەر پەیوەندیان پێوە کرد نزیکەی 40-50 پرسیارێکیان کردبوو پرسیارەکان جواب بداوە ئەویشم هەر بۆ نرد و ئیتر تا ڕادەیتر من لەو وەختەوە تا ئێستا لە 2008ەوە بەوانە ئەنووسم و بەڵاو بوونەتەوە هەرچەند شێوەی تریان هێناوە بەو جۆرە بەڵام باوەڕ هەر جۆرێ ببێ ڕەنگە من بە داهێنەری ئەو دەنگانە ئەو حرفانە دابنرم پرۆژەی داهاتوو ئێستا خەریکی پیاچوونەوەم بە ئیملا و ڕێنووسی ئەو بەرهەمانەی کە کردومە بە تایبەتی هەورامیەکان چونکە لە ڕاستی ئەمە وەختی خۆی ڕێنووسێکی ڕێک و پێکمان نەبوو ئێستا خەریکی ئەوەم و لە عینی وەختی شاهەر شعر ئەنووسم لە گەڵ شعری شا من سەرەتا بە شعر دەستم پێکردەوە زۆر خۆشم هەیە لەگەڵ شعرا تا ئێساش 9 دیوانی شعریم چاپ کراوە